ئەمڕۆ تەوەرێکی تەندروستیمان هەیە کە تەوەرێکی گرنگە بۆ ئێستا بۆ بارودۆخی ئێستا کە باس لە پەتای سوکچوون و ڕشانەوە دەکەین کە دوێنێ بەشێکی فەرمی ڕاگەیەنرا و پشڕاستکرایەوە کە نەخۆشی کۆلێرایە کە ئەم نەخۆشیێکێکە لە نەخۆشیە درمەکان. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ بە وردی باز لە نەخۆشیەکە بکەین و باز لە نیشانەکانی بکەین کە نیشانەکانی لە کەسێکدا گەر بە دەربکەوێت چۆن بزانن کە ئەمە تووشی نەخۆشی کۆلێرا بوو لە هەمان کاتدا چۆنێتی گواستنەوەکەی لە کەسێک و بۆ کەسێکی تر و ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێستا بۆ ئەم بارودۆخات چۆنێتی خۆپاراستنەکەیتی چ بۆ ئەو کەسانەی کە تووشی نەخۆشیەکە بوون چۆن مامەڵە بکەن و چۆن خۆیان بپارێزن چۆن دەوروبەر مامەڵیان لەگەڵدا بکەن و بۆ ئەو کەسانش کە توش نەبوون و تەندروستێکی باشیان هەیە چی بکەن بۆەوەی کە خۆیان بپارێزن بۆەوەی کە بەدوور بن لەم نەخۆشیە. لەگەڵ دکتۆر سیروان محسین کە بەڕێزیان سپۆریان هەیە لە بەکتریازانی پزیشکی گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین. دکتۆر سیروان بەیانیت باش و بەخێراتی. زۆر سپاس دەکەم. دکتۆر ئایا دەستنیشانکردنی نەخۆشی کۆلێرا قورسە یان دەرکەوتنی لە پشکنی لە کاتی زۆری ئەوێت وە پشڕاستکردنەوەی نەخۆشیەکە و ڕاگەیاندنی نەخۆشیەکە کاتی ویست و دواکەوت؟ بەڵام سەرەتا سپاس حەزەکەم بە بڵین هۆکاری ئەم نەخۆشیە بۆی ڕوون بێ لای جەنابت و لای بینەران و بیسەرانیش. تەواان ئەم نەخۆشیە بەهۆی بەکتریایەکەوەی کە ناوی ڤیبریۆ کۆلێرایە طبعا لە ڕێگەی بڵین گەدە و خواردن و لە ڕیخۆڵەوە ئەگاتە مرۆڤ و مرۆڤ تووشی ئەم نەخۆشیاتە. طبعا سەبارەت بەوەی کە ئایا دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە کاتی ئەوێ یاخود بڵین بۆچی وا دوا ئەکەوێ. طبعا ئەم نەخۆشیە خۆی لە سەرەتاوە ناتوانین بڵین نەخۆشیێکی پێی بتوێ ئاوتبرێک یانیان بڵین یەک سەر بڵاوە بێتەوە کتۆبە. طبعا پێشتری شەر هەبووە لە عێراق بەڵامێکێکە لە نەخۆشیە درمەکان. بەڵێ و بە تایبەتی ئەمە نامۆنین پێی لەم بڵین لە کوردستانە هەر ئەمە یەکەم جار نییە چەند جاریش کەش دووبارە بۆتەوە. بەڵام ئێمە عادەتەن لە وەرزی هاویندا سکچوون و ڕشانەوە عادەتەن بەردەوام هەر هەیە ینی بەڵام تۆزێک یەکسەر گومان ناکەینە سەر ئەم نەخۆشیە بەڕاستی چونکە بە مستەمەڕی بەردەوامی لە وڵاتی خۆمان هەیە بۆیە سەرەتا یەکەم جار بیر لە شتی ترەکەینەوە لە هۆکارەکانی تر. بەڵام دواتر کە سەیرەکەین لە کتۆپڕ ژمارەیەکی زۆر خەڵکی تووشی ڕشانەوە و تووشی سکچۆنێک ئەبێت لە ئەتوانم بڵێم لە مووقعێکی لە شوێنێکی تایبەتە بەتاکید ئەمە جێی گومانە. ئەمە یەکەم هۆکارەکەی ئەوەیە کە یەکەم جار گومان بۆ ناکەین کەمە کۆلێرا بێ و دواتریش ئێمە فحوساتی زۆرمانەیە بەڕاستی ئەتوانین ینی ئەنجامی بین و لە یەک ڕۆژە ئەنجامەکەمان دەست بکەوێت. بەڵێ نیشانەکانی چین دکتۆر لە دیارترین نیشانەکانی کە ئاماژە بێت بۆی کە ئەمە نەخۆشی کۆلێرا لە پەتایەکی سکچوون و ڕشانەوەی ئاسایی جیاوازە؟ ڕاست بەنسبەت ئەوەی کە چۆن بیناسینەوە نیشانە باوەکانی ئەم نەخۆشیە طبعا دوو نیشانی زۆر باوی هەیە. یەکیشانەوەیە کە سکچوونە کە بەهۆی ژەهری بەکتریاکەوەیە بەڕاستی و دووەم ڕشانەوەشی لەگەڵدایە. بەڵام ئەگەر بێت و ئەمە بەردەوام بێ ئەتوانە بڵێم ڕۆژانە ئەو کەسێک کە تووشی سکچوون و ڕشانەوە بێ بەهۆی بەکتریای کۆلێرا نزیکی 20 بۆ 25 لیتر ئاو لە لەشی ئەڕوات لە دەست ئەیە. لەبەرەوە ئەمە بێ بە هۆکاری وشکبوونەوە لەو کەسەیە. عادەن ئەگە دەست لە پێستی بێ سیرێکی پێستی چرچە بێ وشکە بێ دڵی زیالەیە زەختی دابەزێ چای بە قۆڵاچێ ئەمە باوترین لەو بورانەوەی تێکەوێت. ئەگەر لە حاڵەتێکا بەڵێ ئەگەر بێت و هەر عیلاج وەرنەگرێ ئەو کاتە سەر ئەکێشێ بۆ ئەوەی کە تەسیر بکاتە سەر ئۆرگانەکانی تری لەشی بۆ نمونە گورچیلە بە تایبەتی لە منداڵە زۆر جار بەرەو کۆمایی بە تووشی ورانەوەیک و خوا نەخواسەگە نەکرێ مردنی تیا هەیە. دووربەر دکتۆر لە دیارترین نیشانەکانی کاماشت پێداوتە سکچوون و ڕشانەوەی ئەگەر کەسێک یان توش بووە یەکێک لەم دوانەی هەبێت یان سکچوون یان ڕشانەوە زیاتر ڕەنگە بڵێ سکچوونەکە بەربڵاو بێ زیاتر ئەگەر سکچوون بێ بەتەنیا بڵێن یەکێکیان بێت هەر بە هەمان شێوە ئەو بڕە ئاوە لە لەشی ئەڕوات یاخود کەمترە؟ نەخێر بەتاکید نەخێر ینی ئێمە هۆکاری ترمان هەیە چ بەکتریایە و چ پاراسایتە و چ ڤایرەسە نەخێر بۆ جۆرە ناڕوە. بەڵام لە باوترین بڵین ئەوەی کە ئایا ئێمە چۆن ئەم سکچوونە لە سکچوونی تر جیا بکەینەوە کەمە بەڕاستی ئیشی
تاقیگەکانن ئەوانەی کە یان پزیشکە بەڕێزەکان ئەوش سەرنجدانە بە جۆری بڵین سکچوونەکە. سکچوونی کۆلەرا زۆر جیاوازە لە سکچوونەکانی تر. ئەگەر دیقەتی بی بە چاو ئەزانی کە ئەمە سکچوونی کۆلەرە بەوەی کە ڕەنگی بەلای ئاوی برنجە بۆکە خۆشیێتوانێ هەستی بەڵێ بۆی هەر پێوتر ڕایس وەتەر یعنی تقریبا وەکو ئاوی برنج وایە فەرقی هەیە لەگەڵەوانی تر کە ئەمە یەکێکە لەو نیشانانەی کە تۆ توانی ینی نزیکت بکاتەوە لە دەستنیشانکردنی نەخۆشیەکە. چۆن ئێمە ئێستا بڵین پەتای خوێنبەربوون یەکێ لە نیشانە هەرە باوەکانی کە خوێنبەربوونە لە ششی نەبێتەوە خوێن لە لووت و لە دەم لەمانێ کەواتە ئەمیش نیشانەیەکی زۆر بارزی هەیە زۆر جیاوازی هەیە کە ئەویش شوێنێتی سکچوونەکەیە. کەس هەیە یان توشبوو هەیە دکتۆر هیچ نیشانەیەکی نەبێت بەڵام هەڵگر بێ؟ بەڵێ حاڵەتی وا هەیە؟ بەڵێ طبعا لە 180 خۆشبەختانە ئەو کەسانی کە تووشی کۆلێرا ئەبن ینی بە سوچی ئەیگرن یاخود ئەتوانین بڵین زۆربیان هەر بەبێ نیشانن بەڵام بەداخەوە مشکلەیەک هەیە کە تا 10 ڕۆژ نزیکی 10 ڕۆژ ئەم بەکتریایە لە پاشەڕۆی ئەو کەسە هەرێمێنێتەوە فئەمە ئەبێ بە مەزدەرێک بۆ توشبوونی خەڵکانی تر ئەگەر نا بڵێ لە 180 ئەو کەسانی کە تووشە بن ینی زۆر بە سووکی گرن یاخود هەر بڵین هیچ نیشانێکی نییە لە 120 ئەو کەسانی کە تووشە بن بە قورسی گرن. ئەو کەسانی کە هەڵگرن ئەو کاتەوان چۆن بزانن کە تووشی نەخۆشیەکە بوون بۆی کام خۆیان بپارێزن یا خۆیان لە دەوروبەر بپارێزن؟ بخۆی لێرەیە بە حقیقەت ئاستی ڕۆشنبیری بڵین هی تەندروستی دەورە بینێت یعنی ئەمە زۆر جات بڵین تایەکی سوکمان لێڵی نییە لەوانەیە هەر سەرمان بوو بێ یان شتێک لەو بابەتە لەبەرەوە کەسەکە زۆر جار کە هەستێکا سکچوونێکی بەردەوامی هەیە یعنی باشتر وایە بیر بکاتەوە کە سەردانێکی پزیشکی پسپۆڕ بکە ئەگەر زانی بەردەوام ئەبێت ینی سکچوونی بەردەوام بەڕاستی ئەمە هۆکاری لە پشتەوەی ئەمە نەسەرمابوونە ینی شتێک هەیە بۆی وا بە بەردەوامیە و بڵێن سکچوونەکەی ڕناوەست بۆی باشتر وایە بچێت فەحسێکی خۆی بکە بەڵام ئەگەر ئەوەشی نەبوو ینی ئەوە ینی زەحمەتە تۆزێ بەڕاستی زەحمەتە ئێمە بتوانین چونکە دەستنیشانکردنی ئەم بەکتریایە وەکو پێم وتی چەند فەحسێکمانە یەکەم شت ئەوەیە کە تۆ لە پاشەڕۆی کەسەکە ئەتوانی بەکتریاکە ببینی لە ژێر مایکرۆسکۆپای بینی و ئەتوانین بیکەینە سەر بڵین خواردنی تایبەتی هەیە ئەیکینە سەری لە 24 ساعت بڵین تا 7 ساعت توانین بەکتریاکە ببینین بە چاو لە سەری وەکو پێوترە کۆڵۆنی فحسی خوێنمان هەیە فحسی دیانەیمان هەیە فحسی ڕاپید تێستمان هەیە توانین هەر بە خوێنێک کەواتە جۆری پشکنینەکان زۆرن کە دەستنیشانیەکان نەخۆشی کۆلێرا هەمووشی خۆشبەختانە لە کوردستان و لە سلێمانیا هەیە ئەو پشکنینانی تاماشا بدەن بەڵێ دکتۆر لە خێزانێکدا ئەگەر چەند سەر خێزانێ بن بنمونە 4 کەس بن دوان یاسیانیان توش بوو بێت و یەکێکیان توش نەبوو بێت ئەگەری هەیە ئەم کەسەی کە نیشانەی نییە یان توش نەبووە هەڵگر بێت بەڵام نیشانەکانی تا دەرنەکەوت بێ پێویست کا بڕوا پشکنی لێ بکات؟ بەڵێ بەنسبەت ئەوەی کە ئێمە ینی ئەتوانم بڵێم بە جۆریش کە ئەو پرسیارە نازانم ئەگەر من بەڕاست ڕێک ئەنی ئەوەی تۆم پێکابێ ئایا ئەو کەسانەی ئەو گروپەکانن کە کامانن کە ترسیان لەسەر ئەمە منە لە عیلەیەکە ئەگەر کەسێک توش ببێت بە نەخۆشی کۆلێرا بە تەکید ئەوانی کەش بە هەمان شێوە ترسیان لەسرە و توش ئەبن ینی بەڵام ئەو پرسیاری جەنابێت ئایا ئەوەی تر تۆ بڵێ هەڵگر نەبێ ینی ئەو کەسە ئێمە ینی بەڕاستی ئەو کەسانی کە ترسیان هەیە زیاتر منداڵە ئەو کەسانی کە بەتەمە ناچوون ئەو کەسانی کە بڵین خواردنی دەرمانیان هەیە وەکو کڕۆنیک دیزیزەکان ئەمانە تۆزێک ترسیان هەیە بەڵام احتیمالیشی هەیە بۆنە ئەو کەسەی سێم لەوانەیە هەڵگر بێ و زۆر بە سووکی گرتی بێتی مناڵەکە لی دەرەکەوێت بە تەمەنەکە لی دەرەکەوێت لەوانەیە گەنجەکە لی دەرنەکەن کاریگەریەکانی دکتۆر هەرکم بادەم باسی مناڵە کەسانی بەتەمەنێت کرد کاریگەریەکانیان چۆن دەرەکەوێت لە سەریان و بە تایبەت ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە چیان لێ دەکات؟ طبعا ئەو کەسێک کە ئیتر کە کۆنفەرمیشن کرا کە ئەمە کۆلێرایەتی ئەم کەسە ینی تۆ سەرەتا ئەبێ فریای ئەوە بکەین نەچێت سڤیر کەیسەوە ئێمە دوو جۆر کۆلێرامان هەیە توانین بڵێمە سکچوون هەندێکیان بە سووکی ئەیگرن ڕاستە کۆلێرایەتی سکچوون ڕۆژانەوەیەتی بەڵام ناگاتە ئەو ئاستی کە وشکبوونەوەکی زۆر بێت ئەمە ئەتوانی هەر ئاویی بۆ هەڵبواسی ینی تۆزە ئەنتیبیۆتیکی بێتی بەڕاستی توانی نەجاتی بەڵام خوا نەخواستە کە نەوعی
بڵین خراپەکەی بوو قورسەکەی بوو باوا بڵین ئەو نەوعیان بەڕاستی سەری کێشە بۆ شتی تر وەکو عەرزم کرد یەکێ لەوانەیە کە بەڕاستی تەسیری کاتە سەر گورچیلە گورچی لە سستەکات گورچی لە لاوازەکات بە تەواوەتی لاوازەکە بۆیە هەندێک لە علامەت و ئاڕازەکانی کە هین دەریەکە بڵین لە تاقیکە دەرەچێکی لەوانە هایپۆڤۆڵەمیک شۆکی پێوترێت لەبەرەوە فلوید یان بڵێ ئاوی ناو لەش زۆر دابەزێت و ئەو کانزای لەش وەکو پۆتاسیۆمە کالیسیۆمە سۆدیۆمە ئەمانە هەر هەمووی لە لەش بە ڕێژەیەکی یەکجار زۆر دەرەچێت لە لەش ئەمە ژوای لێکە بەڵانسی تێکەچێت لەش و حتا بڵین ترشی و تفتی لەش ئەویش تێکەچێت ئەم دوو حاڵەتە یەکیان پێوترێ مێتاپۆلیک ئەسیدۆسیس ئەوەی ترشیان کە عەرزم کردی هایپۆڤۆڵەمیک شۆک ئەم دوانە تۆزێک خەتەرن ئەم دوانە وای لێکە سەرکێشێ بۆ لاوەزبوونی گورچیلە و تووشی شۆکێکە ئەگەر کەسێک خۆی گورچیلەی گرفتێکی هەبێت نەخۆش بێ یان گورچیلەی سست بێ ئەو کاتە چی ڕۆیە بەتاکید ئەوە خراپتر لەوانی ترە بەتاکید ئەگەری مردن ڕۆدا بەتاکید لەو کەسانی کە بڵین خوا نەخواستە سەرەتانیان هەیە ئەو کەسانی کە بەرگری جستەیان دابەزیوە بارەوە کارێک نەخۆشی شەکرێ سەرەتانە ئەوەی کە جەناب باس کرد لەوانەیە گورچیلێ خۆی لە هەر لە ئەساسەوە بڵین خۆی نەخۆشێکی مەشاکیلێکی بەتاکید ئەوانە ترسی مردنیان زیاترە لە کەسانی چی بۆ مناڵ کاریگەرێکی چۆن دەرەکەوێت دکتۆر ئەگەر هەیە مناڵ تووشی گەشتکە بکات بەڵێ خۆی عادەتەن ئێمە لە ڕوانگەی زانستیەوە ئەم بەکتریایە ئێمە دوو جۆر بەکتریامانە کە ژاریە یەکیشان فڕێداتە دەرەوەی لەشی پێوترە ئەگزۆتۆکسین یەکیان لەگەڵ خۆیاتی پێوترە ئیندۆتۆکسینز عادەتەن ئەگزۆکان یەکێ لەوانە کە کۆلێرایە کەمتر تا دروستەکە یا ئەتوانم بڵێم هەر لەگەڵیان نییە بەڵام عادەتەن لە منداڵە ینی زۆر جار دروستی ئەکات ئەم خۆشتان نەزان کە تا ڕادێک بەرزەوە بوو لە حەدی خۆی بڵین لە 38 بەسەرەوە بۆ 39 بۆ 40 بەتاکید تووشی گەشتکێکە و تووشی کۆمایەکە دواتریش کەسێک دکتۆر کە دەبێتە هەڵگری یاخود ئەم بەکتریا ئەچێتە لەشێەوە چەند ڕۆژی پێچێ یان ئەگەر بە سەعات بێیان بە ڕۆژ بێت چەندی پێچێت تا نیشانەکانی لەسەر بە دەرەکەوێت بەڵێ با بڵین ئەگەر بەکتریاکە لە پەرداخێکی ئاوایە تو ئەگەر ئێستا بی خۆی تا چەندێککە لەتاکید تا تقریبا 5 ڕۆژ نزیکی لە کەسێ بۆ کەسێکترە گۆڕێ بەڵێ ئەکەوێتە سەر وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بەرگری جستەی و کەسە ئایا منداڵە تا چەندە و عەدەدی ئەو بەکتریایی کە ئەی خۆی ئایا 100 خۆی 200 خۆی یەک دانا خۆی ئەمەش ینی هۆکارێکە بۆی کە ئایا هەموو کەس تووشی نەخۆشی کۆلێرا بێ لەبەرەوە کۆلێرا بەڕاستی عەدەدێکی زۆر بەکتریا بێ بخۆی اینجا تووشەبی وەک بەکتریەکانی تر نییە بەڵێ ڤاکسینی هەیە دکتۆر ئەم نەخۆشی ڤاکسینی هەبووی لە ڕابردووە بەکارهێنراوە یاڵند تا ئێستا لە دنیا سێ جۆر ڤاکسینی ئەو ڤاکسینێکی ئێستا بەکارهێنرێت بە تایبەتی لە ئەمریکا ڤاکسینێکی بێتێ ڤاکسکۆرە ئەمە لە ڕێگەی دەمەوە ئەدرێ پێوترێ ئۆڕال کۆلەرە ڤاکسینز بەڵێ ینی وجودی هەیە و بە تایبەتی ئەو کەسانە بەکاری هێنن بۆ نمونە وڵاتێکی وەکو سۆماڵ بڵین کەمە بوو ینی ئەو شوێنە ئەندێمیکە و بڵاو بۆتەوە ئەم بەکتریایەتە ئەو کەسێک کە سەفەرەکە بۆ ئەوێ ئەمە تقریبا ئەتوانم بڵین ناڵین 100% بێ ئیجباری بەڵام باشتر وایە ڤاکسینەکە وەربگرێن و تقریبا نزیکی تا ئەتوانم بڵێم تا 2 تا 5 ساڵش کاریگەری هەر هەیە ینی ئەتوانێت بەرگری لەش بکە تا 5 ساڵیش لە دوای 5 ساڵەوە ئیتر ڤاکسینەکە تۆزێک ئەو کاریگەری نامێنێت ئەو کاتا بێ ئەگەر جارێکتر وەری بێتەوە دکتۆر مێژووی نەخۆشیەکە ئەڵبەت مێژوویەکی کۆنی هەیە ساڵی 1884 خۆی لە حەڤدەوە هەیە 1870 باڵێ بەڵام ڕۆبەرت کۆخ لە 1884 تاکیدی کردەوە کە هۆکاری ئەم نەخۆشیە ڤیبریۆ کۆلێرایە بەڵێ ئەی مێژووەکەی لە عێراق و لە هەرێمی کوردستان ئاگەڕێتەوە بۆکەی ئەگەر دیقەت بین ئێمە لە ساڵی 1000 ئەگەر بە هەڵیان نەچوو بێتم 21 بزابێت ئەگەر بەڵێ لە 820 بەڵێ کە هەبوو بە بەردەوامی لە عێراق هەر هەبووە
ینی ئەوە نەبێ بڵێ وڵا ئەم ساڵە و ساڵێک کە بەبەردەوامی پێم وابێت لە 2006 بوو یا حەوت بوو کەیسی ترمان هەبووە لە کەلار و لە شوێنی کە هەبووە ینی هەر بەردەوامە بووە بەڵام لە بەسڕا لەو ساڵانەیە بڵاو بۆیەوە نزیکی لە ماوەی 3 هەفتەیە بەپێی هیستورێکی کە من خوێنمەتەوە لەسەری نزیکی 18,000 کەسی کوشتووە 18,000 کەس کۆتا حاڵەت لە هەرێمی کوردستان ناگەڕێتەوە بۆ کی 2016 بۆ حەڤە یاخود دواتریش هەبووە بەڵێ ناڵم بە بەردەوامی هەبووە بەڵام ئەوەی کە ئێستا باوەکو ئەزان خۆتان وەزارەی تەندروستی عراقی بەو شێوەیە بەربڵاونەوە دەکەیسی لە سلێمانی لە پارێزگای کەرکووک دانەیە لە موسەنا دوودانە و لە هەولێریشوە دوێنێ ئەوکواگەدانن 4 کەیسی تر هەر خۆیان ئەعلانیان کردووە بەڵام پێشترش هەر بە بەردەوامی هەبووە لە هاوینە دکتۆر کاتمان کەم ماوە پێم خۆشە باسێک لە خۆپاراستنەکەی کەین کە بۆ ئێستا بۆم بارودۆخە زۆر گرنگە چی بکەین بۆی کە خۆمان بپارێزین یەکەم بۆ ئەو کەسانەی کە توش بوون چۆن خۆیان بپارێزن یاخود خێزانەکان یان دەوروبەریان چۆن مامەڵیان لەگەڵا بکەن و دواتر ئەوانش کە توش نەبوون چۆن خۆیان بپارێزن بۆی کە توش نەبن سەرەتا لەوانەوە کە توش بوون بەڵام من پێم باشە بزین ئایا ڕێگەی گواستنەوەکەی بۆیش تۆ کە ئەوە زانی چۆنە گوازرێتەوە ئەو کاتە پارێزگاری بە تاکید ئاسانتر تەبان ئێمە گواستنەوەی ئەم نەخۆشیە بە تاکید لە پیسبوونی خواردن و ئاوا بێ بە تایبەتی و ئاوەی کە بەکارهێنین بۆ خواردن بۆ خواردنەوە بۆ شوێنی ڕۆژانە دکتۆر کە ئەڵی خواردن هەموو جۆرە خواردنێک یاخودەوە تا جۆرە خواردنێکی دیاریکراو هەیە کە شوێنێکی باشە یان ژینگەیەکی گونجاو بۆ بەکتریایە بەڵێ ینی مەبەستم ئەوەی کە ئەڵم ئەو ئاوەی بۆ ئامادەکردنی خواردن بەکارهێنی مەبەستم ئەوەیە مەسەن ئێستا لە ماڵێ ئەمە ماش لە بەکارهێنی برنج بەکارێ لەگەڵا بەڕاستیەوە ئەبێ دڵنیا بین لە بەکارهێنانی ئەو ئاوە کە پاکەیانە یا ئەو سەهۆڵانی کە دروست دەکرێت ینی ئایا سەرچاوی ئەو ئاوی کە ئەو سەهۆڵانی لە بازاڕە لی دروست دەکرێت کوێ کە ئەمە ژێکێکە لەو ڕێگەیانی کە ئەم نەخۆشی پێگوێزرێتەوە یا ئەو لەسەر شۆستەکان خواردن و خواردنەوە بەڕاستی ئەوانش ئەبێ مرۆڤ بە تایبەتی لەم کاتەیە بێ خۆی بە دوور بگرێت لە خواردنی سەر شۆستە و ئەم ئاوانەی کە ئێمای خۆینەوە بەڕاستی ئەگەر بتوانرێت لە ماڵەوە پێش بەکارێنی بکۆڵێنرێ یا ئاوی ئەم دەبانە بەکاری بێنی پێم باشترە وەک لەوەی کە ئاوی سەرچە ئاوی فیلتەر ئێستا زۆربەی ماڵەکان فیلتەریان هەیە بەکارێنن فیلتەر ئەگەر ئەمە ینی بیری لێ بکەینەوە ئایا بەکتریاکە حەجمی چەند ئایا فیلتەرایگرێ عادەتەن بەکتریا ئەبێ 0.22 مایکرۆن دێ ئەو فیلتەرانی کە دانرێ بۆ لە ماڵان دانرێ بە تەساوری من بەکتریا ناگرێت تەنیا پیسی ئەگرێ لەبرەوە ئەوە ڕێگە چارە نییە بۆ لە بڵاوبوونەوەی لە کۆلێرا بەڵام وەکو عەرزم کردی پێویستە یەکەم جار لە تاکە کەسی ینی لە خۆپارێزی تاکە کەسی زۆر مهمە پێش خواردن دوای خواردن دەست شواردن وەکوتم دڵنیابوون لەو ئاوەی کە بەکاری ئەهێنین بەکارهێنانی بەڕاستی توالێت زۆر مهمە بۆ پێداویستی خۆ لە کاتی پێداویستیە بە تایبەتی ئەچی بۆ سەفرە بۆ سیاحەت ئەچی بۆ نمونە بۆ دوکان لەسەر ئاوەکە یعنی شوێنی تایبەت بەکاربێنی بۆ خۆت نەک هەر لەو بڵین لەو سەحرا لەو شوێنانە لە شوێنی کراوەیە بەڕاستیەوە خەتەرە زۆر سپاس دکتۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس بۆ تەواوی ڕێنماییەکانت بە ئومێدیەوەی کە هەمووان بە دوور بن لە نەخۆشی کۆلێرا و لە تەواوی گرفتە تەندروستیەکانی تر زۆر سپاس بۆ دکتۆر سیروان موحسین کە بەڕێزیان سپۆڕیان هەیە لە بەکتریازانی پزیشکیدا